تۆتەوە و توانای دەستگا ئەمنیەکانی ناوچەکەشی خستۆتە ژێر پرسیارەوە. قایمقامی چەمچەماڵیش هۆکارەکەی بۆ کەمی بنکەی پۆلیس و دامەزراندنی کارمەندی نوێ بۆ دەستگا ئەمنیەکان دەگەڕێنێتەوە و دەڵێت وەزارەتی ناوخۆ و ئەنجومەنی وەزیران هاوکاری دەستگا ئەمنیەکانی سنوورەکەیان نەکردووە. تەقەکردن لە ماڵان و شوێنە گشتیەکان نیگەرانی چین و توێژە جیاوازەکانی قەزای چەمچەماڵی لێکەوتووەتەوە. دەستگا ئەمنیەکانی ناوچەکەشی خستووەتە ژێر بەرپرسیارەتیەوە. چالاکانی مەدەنی شارەکە و دیاردەیە بە ناشارستانی و مەترسی لەسەر ئاسایشی خەڵک دەزانن. حاڵەتێکە ئەبێ حکوومەتی هەرێم و دەستگا ئەمنیەکانی سنووری چەمچەماڵ خۆیان لەم بەرپرسیارەتیە نەدزنەوە، بێنە سەر شوێنەکان خۆیان ئاگادار بن، ئەم شوێنانە چێنم تەقانەکان دەستگیریان بکەن و بزان بیان دەنە محکەمە دوای ئەلانیکەن بۆ دەستگا ڕێگانەکان ئەم کەسانە تەقیان کردووە لەسەر چی تەقیان کردووە، بۆچی تەقیان لە ماڵان کردووە. ڕۆژ لە دوای ڕۆژ ئەمنیەتی شاری چەمچەماڵ بەرەو تێکچوون ئەڕوا، شەو نیە تەقە لە چەند ماڵێک نەکرێت، ینی بەسراحەت تاک یان هاوڵاتی یان خەڵکی ئەم شارە ینی گەشتەوە قەناعەتی کێ پێی وایە ئەوە چەکەکەی شانێتی ئەی پارێزێت نەکدام و دەستگا ئەمنیەکانی ئەم شارە بەڕاستی دیاردەی تەقەکردن بەڕاستی خەریکە لە حاڵەتەوە بێ بە دیاردا مادام بڕیار وایە لەم وڵاتەیە قانون هەبێ و یاسا هەبێ هەر کەسێک کە پەنا بە ئەو جۆرە کارە نابە پێویستە لە ڕێگەی قانونەوە لە ڕێگەی یاساوە داوای مافەزەوتکراوەکانی خۆی بکە. بەداخەوە بینید لە ماوەی ڕابردووە تەقەکردن لە ماڵان حاڵەتی گیان لە دەستدانی لێ کەوتوتەوە. قایمقامی قەزاکەش هۆکارەکەی بۆ کەمی بنکەکانی پۆلیس و دانەمەزراندنی کارمەندی نوێ لە ریزی دەستگا ئەمنیەکاندا دەگەڕێنێتەوە و دەشڵێت وەزارەتی ناوخۆ و ئەنجومەنی وەزیران هاوکاری دەستگا ئەمنیەکانی سنوورەکەیان نەکردووە. گرفتی سەرەکی و دووەممان هاوکاری نەکردن یا پشگیری نەکردنمانە لەلایەن سەرۆتری خۆمانەوە لە وەزارەتی ناوخۆ لە ئەنجومەنی وەزیرانش، چونکە ئەو ماوەی 4 ساڵە من چەندین پێشنیار و داواکاری و بینین و نووسراوی ڕسمیم ئاراسی سەرۆتری خۆم کردو بۆ چاکنی ڕەوشی ئەمنیەم قەزایە. مە پێشنیاری زۆر باشمان کردو بۆی کە کارمەندمان بۆ دابین کرێ بە بێتعینات لە بەشێک تۆ تەزەخۆمێکی زۆری کارمەندت هەیە لە بەشێکی وەزارەتی ناوخۆیە بۆ لە ئاگر کوژانەوە یان لە دارستان لە بەشێکیکە پێویستم بەوە هەیە کە لە بنکەیەکە 20 بۆ 30 نەفەر نەقڵ بکەم داوای ئەوشمان کردو بۆمان ناکەن. ساڵانە و لە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان بەهۆی تەقەی کەسانی نەناسراوە چەندین هاوڵاتی دەبنە قوربانی. تا ئێستش نەتوانراوە ئەو حاڵەتە لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە بە تەواوی کۆنتڕۆڵ بکرێت، بۆیە زۆر جارم کێشەیە گومانی لەسەر توانای ئەو دەستگایانش دروست کردووە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.